دوای ئەوەی ئێمە ئاماری تەواو لیستی تەواو لە وەزارەتی پێشمەرگە ئاسایش ناوخۆ دو ئامار وەرەگرین و بە پێی ڕێوشوێنی یاسایی وارسی شەهیدەکان ئێمە دەسەکەین بە دابەشکردنیان و بۆ ئەو شوێنانشی کە یەکەی نیشتەجێبوونی تیانە یا دروست نەکراوە بەڕێز وەزیری شەیدا وەزیری شارەوانی کە لێرێ جەنابی گشتاندنی کردو بۆ هەموو شوێنەکان کە ڕێوشوێن بگیرێتە بەر بۆی زەوی شایستە لەو شوێنانە دابین بکرێت. وەکو وەزارەتی ئاودانکردنەوە خۆتان دەزانێت 8500 کەمان هێشتا لە ئێستادا کە لەژێر جێبەجێکردندایە بەشێک لەو یەکانە تەواو بوونە لە سنووری پارێزگای هەولێر و سلێمانی ئێمە یەکەمان هەیە ئامادەیە کە بتوانین بەیانی دابەشی بکەین بەڵام وەکو جەنابی وەزیری شەهیدان فەرمووی هێشتا پاکتاوی کۆتایی لە وەزارەتە معنیەکانەوە نەهاتەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی کوردستانەوە تا بزانین ژمارەی ئاخر ژمارەی شەهیدەکان چەندە و دۆسیانە کەی گەیشتە وەزارەتی ئێمە ئامادەیت کرد. ئەرکی ئێمە کە لەو شوێنانەی کەوا یەکەی نیشتەجێبوون نییە دابین بکرێتن بۆ کەسوکاری شەهیدانی شەڕی داعش ئێمە زەویان بۆ دابین دەکەین لەسەر ئەو ئەساسەش بەپێی ئەو لیستێک کە ئامادە کراوە ئێمە گشتانمان کردێت بۆ شوێنەواری پەیوەندیدار بۆ شوێنی شارەوانیەکان کەوا زەویان بۆ دابینکەن بە زووترین کات بەڵام خۆشبەختانە ئەوەی تا ئێستا کراوە کە یەکەی نیشتەجێبوون هەیە و شوقەی هەیە لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە ئامادەکراوە.